کاردانە و بڕیار و بۆچوونی پێکاتەکان سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز نەوزاد پۆلس سەرۆکی دەستگای سورایە. بەڕێز نەوزاد پۆلس بەخێر. سپاس ئامادەبوونت. دوایین هەڵوێست و بڕیاری ئێوە چێ سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی بە هەڵوەشانەوەی 11 کورسی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ طبعاً پێش دوو ڕۆژی شەمەی ڕابردوو کە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەڵوێستی خۆمان ڕادەگەینین، هەروەها حزبەکان و لایەنە سیاسەکانی کوردستانی کریستیانەکان بە کلدان و ئاشووری و ئەرمەنەوە بایکۆتی ئەو هەڵبژاردنیان کراوە. بایکۆتەکەش سەبەبەکەش دیارە و کە دادگای فدرالی ئەو مافانەی کە هەمان بوو لە هەرێمی کوردستان لە 92 بە تایبەتی کریستیانەکان لە 92 5 کورسی هەبوو لە پەرلەمانی هەرێم. یەکەم ئەزمونەکی لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەوە بوو، بەڵام بەداخەوە ئەو دادگای فدرالی نازانم بۆچی دانراوە. ئایا مەسلەی دستوری و مەسلەی لا دستوری، ئەگەر دستور ئێمە زۆر مەوادی دستوری هەیە کە ئەو مافە دەوی بپارێزی، مەثەڵەن مادەی 15 16 17 مەسلەی تەمیز بۆ پێکهاتەکان بۆ کەمەنەتەوەیەکان وا بڵێن، هەروەها مەسلەی مادەیەکی گرنگی هەیە 125 لە دستوری عێراقی کە ئەوە تاکید دەکاتن لەسەر پاراستنی مافی پێکهاتان لە بواری ڕۆشنبیری، بواری سیاسی و بواری ئیداری. ئایا ئەو بڕیاری ئەخیر دژی ئەو مادە نەبوو؟ بەڵێ دژی ئەو مادە بوو. ئەو لەبەرەوەی ئێمە زۆر هەوڵماندا دیارە محکەمەی فدرالی وەکو دەڵێن قراراتی مەحەکە و قراراتی وەکو ئەزەلیە، یعنی ئەمن نازانم تەسەوڕ دەکەم ئەو دادگای فدرالی بۆ چ دانراوە. یەکەم دانراوە بۆ مەسەلەی دژایەتی قەوارەی هەرێمی کوردستان، مافی پێکهاتەکان، بە تایبەتی مەسەلەی پێکهاتەکان زۆر شتێکی گرینگە لە عێراقی تازە کە ئێمە عێراقەکی دیموکراتی و عێراقەکی مەدەنی و عێراقەکی کە هەمووی پێکهاتەکان بەشدارن لە دەسەڵات. ئایا ئەو بەشدار نەکردنی لە هەرێمی کوردستان سەبەبەکەی چییە؟ ئەو بڕیارەی کە دیژی مافەکانی تورکمان و کلدان و سریان و ئاشوریەکان و ئەرمان دادگای فیدراڵی ئێوە هەرێمی کوردستانی شۆک و عراق لێ بکە جێگەی بیر و بۆچوونی جیاواز و پێکێتەی جیاوازی تیانە بێتەوە؟ نازان مەسلەی دادگای فدرالی ئێمە ترسی ئەوەمان هەیە ئێستا بە تایبەتی ئێمە مەسیحیەکان ڕۆژ بە ڕۆژ بەڕەو کەمبوونی دەچین لەبەر ئێمە سیاسەتی لە 2003 تا وەکو ئەمڕۆ نەمەسیحیەک ماوە لە بەسڕە، نەمەسیحیەک ماوە لە عێمارە، لە بەغدا زۆر کەم بووینە کە ئێمە پێشتری 500,000 کەس لە بەغدا هەبوو، ئێستا 20,000 کەس مایە. هەروەها لە مووسڵ خۆتان باش دەزانم دەشتی نینەوە و کۆچکردن بەردەوامە و بە تایبەتی لە دوای هاتنی قەداسەتی پاپە بۆ عێراق ئێمە هیوامان وابوو کە پاراستنی مافەکانی مەسیحەکان و مافەکانی زیاتر دەبیتن، بەڵام بەداخەوە دوای 2 ساڵ بەس فقط مەسلەی کۆچکردنی غەبتەت الپاترگەرک مارلوی ساکۆ لە سەرۆکی کەنیسەی کلدانی ئێشتا لە بەغدا نەماوە کە سەدان ساڵ لەوەیە بوو، ئێستا لەوەیە ناوە هاتەوە لە باوەشی کوردستان کە کوردستان باوەشی هەموو مەسیحەکانی کرد، باوەشی هەموو پێگاتەکانی تری کرد. ئێمە هیوامان نەماوە بە عێراقی تازە، ناوی ئەو عێراقی تازە کە هاتووە بەو جۆرە کە پێکهاتەکان هەربوونیان نەماوە. جامێ هەڵوێستی ئێوە بۆچوونیەوە بزانم سەبارەت بە سەرۆکۆماری عێراق کە لەم دوایانەدا بە تەواوی پێکاتەکان داوەکتان لە سەر کۆمار کە سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی پێما بێتە ئاسا هیچ وەڵامێکی نەداونە. تۆ لەگەڵەوەشتا مەرسومێکی دەرکرد بە لێستەرنەوەی متمانە وەک متمانە لە کاردیناڵوی ساکۆ. بۆچوونیەوە چیە سەبارەت بەم بێ هەڵوێستی سەرۆک کۆمار بەرامبەرەوە؟ وەڵڵا نازانم سەرۆک کۆمار تەمسیلی چیە دەکاتن بەڕاستی. ئایا بەس مجرد وەک سەرۆک کۆمار دانراوە هیچ عیلاقەی بە مافی نەتەوەیەکان، مافی پێکهاتەکان، ئەوەی کە بڵێن پارێزراوی دستورە و پارێزراوی دستورە نازانم. تا ئێستا مەسەلەی پاتریەرک هیچ وەڵامی نەداوە، بۆتان باش دەزانم. تا ئێستا ئەوەی مەسەلەی پێکهاتەکان کە چوونە لەکنی دیسان هیچ مووقفی شەفاف و دیار نییە. ئەمە بەسمان هیچ ئەوە ناکەین دژایەتی مەسەلەی سەرۆک کۆماریان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی مافەکانمان هەیە.
ئەو مافە دەبێ ئەدی حامی دستور وەکو وەصف دەکرێت سەرۆک کۆمەڵ حامی دستور چییە؟ ئێستا دەتوانی وەکو حامی دستور ئەو مەسەلە ئیلغا بکرێتن ئەو قراری دادگای فدرال. نازام لۆ کەس ناتوانی ئەو دادگایە ئیلغا بکرێتن پڕیارەکانی. ئێمادام وایە وەکو محکەمەی ثەورەی قەدیم دیسان ئێمە گەڕاینەوە بۆ 40 ساڵی پێشوو کە ئێمە هەمووی پێکهاتەکان و هەموو هاوڵات بوونی عێراقی و هەرێمی کوردستان بەدەستی ئەو دادگایە بە کەیفی خۆیان 4-5 کەشتیان 7 کەسیان دانراوە لە زمانی سیاسەتی شیعەکان کە گەورەترین کوتلەینە لە پەرلەمان و لە حکوومەت بتوانن هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان و مافی پێکهاتەکان یعنی بە یەک بڕیار هەڵوشێنەوە. بەڵێ ئێوە بە بڕیاردانتان بۆ بایکۆتکردن لە بەشداریکردنتان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ویستان چ پەیامێ بە عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی بگەێنن؟ مەبەستمان لەوەیە ئەوە یەکەم جار ئەمە بازنەکە یەک نییە، پێشتری یەک بازنە بوو. مەسیحەکان دەبی بە یەک بازنە دەتوانن بەشدار بن، بەس ئەگەر بە 4 بازنە هەروەها ئەگەر هەولێریش بکرێتە چەند بازنە و یان سلێمانی ئێمە کو دەتوانین ئێمە بەشدار بن لەو کو دەتوانین یعنی مەثەلەن مرەشەحێک بگاتە ئەو ئاسەی کە بتوانی ببێتە مەقعەدی پەرلەمانی. مەسەلەش مەقعەدی پەرلەمانی نییە. ئێمە لە بەیانی ئەخیر هەوڵماندا کە ئێمە مافمان هەیە، ئەو مافە لە دەستورە، ئێمە بەشدارین لە دەسەڵاتی عێراقی و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان هیچ کێشەمان نەبوو. ئەگەر مەسەلەی دادگای فدرالی نەبوو ئێمە هیچ کێشەمان نیە لە هەرێمی کوردستان، هەموو ساڵک بەشدار دەبین. ئەمە عیلاقەی نییە بەثەلەن بە سڕاعی بینی پارتی و یەکێتی دەربارەی کۆتە. ئەگەر مەسیحی کریستیانەکان ئەگەر پارتی بی، ئەگەر شوعی بی، ئەگەر یەکێتی بی، مافی ئەوەی هەیە کە خۆی هەڵبژێت. مەسەلە ئەوەیە دەنگدانە، دەنگیش ئەوەی چێ دەینی ئەوە مافی هەموو هاوڵات بوون هاوڵاتی مەسیحیکەیە. ئێمە هەوڵ دەدەین لە بەیانی ئاخیری ئەوەی ئەگەر ئێمە ئەو مەسەلا نەبوو مشکلەمان نییە ئێستاوە ڕۆی بەس ئێمە لە ئایندە قبول ناکەین مافەکانمان ئەوها ئەگەر ناو ئێمە داوای لە مجتەمەعی دووەلی لە کۆمەڵگای نێودەوڵەتی لە هەموو سلکی دیبلۆماسی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان داوا بکەین کە ئەو مافانە بپارێزی بە مەواثیقی دووەلی هەیە دەربارەی پارێزکردنی مافەکانی پێکهاتەکانی کەمەنەتەوەیەکان یەک لەوانە کە مەسیحەکان کە شوێنی باش و گونجاو و دیاری هەیان هەیە لە هەموو عێراق و هەرێمی کوردستان پێویستە ئەوانە بپارێزن. ئەگەرنا ئێمە داوا دەکەین لە حکوومەتی هەرێم، داوا دەکەین لە حزب و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان پشتگیری لە ئێمە بن کە ئێمە بتوانین لەو ڕۆژانە گەورەترین ناڕازایی بکەین لە پێش مەقەری ئومەم متحیدە لە هەولێر کا بتوانین ئێمە ئەو دەنگە بگاتە هەموو دەوڵەتان و هەموو یەکەتی ئۆڕۆپا و کۆمەلگای نێودەوڵەتی پێویستە ڕابگرن. ئەگەر ڕانەیەگرتن ئێمە مەجبورین کە کۆش بکەین و لە عێراق نەبینین. بەڵێ بۆ چونیەوە چی سەبارەت بەوانەی کە ئەم کێشەی 11 کورسی کەوان بە کێشەیەکیان نەزانی 11 کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان گەیاندە دادگای فیدراڵی عێراق ئامادە نەبوون لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەم کێشەیە چارەسەرکە. طبعا کێشەکەی ئێمە بەڕاستی کێشەکە خۆ دیارە ئەو کێشە کو دروست بووە کە شەکوایەکی لە نوێنەری یەکەتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کەهرێم هەروها یەک نوێنەری مەسیحی هەبوو لە پارێزگای سلێمانی کەشکایەتیان تەقدیمیان کرد. مەسەلەی ئەو کۆتە بووە کێشەی بینی پارتی و یەکێتی. مەسەلەی کێشەکان چ بوو؟ ویستیان کە جەماعەتی یەکێتی دیسان کە حەق مافی خۆیان هەبن لە مەسەلەی مەقعدی کۆتە. کاکە مەقعدی کۆتە مەسەلە دەنگدانە. مەسەلەی ئەوەیە حەزبەکانی سیاسی زۆربەیان لە هەولێر و لە شارۆژگای عەنکاوە و لە دهۆکن. زۆربەی تەواجودی مەسیحی لەو دوو شارەیە. ئەگەر پەیوەندیەکەیان باشبی لەگەڵ پارتیش ئەوە زۆر شتێکی تەبیعیە لەبەر ئێمە پێکەوە دەژین، هیچ مشکلەمان نییە، کێشەمان نییە. ئایا ئەو ڕەیە ئەیان ئەو مەثەڵەن بڵێن ئەوە سەبەب بوو کە ئێمە محکەمەی فدرالی سەرۆکی محکەمەی فدرالی بە حزب و لایەنە مەسیحەکان وان ئەسڵەن گوتیە ئێمە مەجبور بووین انتخابات نەدەکرا ئەگەر ئێمە ئیلغای کۆتەمان نەکرد. یان بووە صراعەکی سیاسی لە ناو مەسەلەی ململانەی سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دژایەتی ئەو پێگاتەکانەی بەکاری ناوە. بەڵێ
بەڕێز نەوزاد پۆڵس سەرۆکی دەستگای سوورایە سوپاس لە سۆدیۆ ئامادە بوویت بەخێرات. سپاس. سپاس.